یەکایەکە گەلی کوردێکە. خۆی خاوەن پێداویستی تایبەتە و چوە بۆ پشگیری لە ڕۆژاوا و ئێنەمە شانازی بەم کوڕەومانەوەکەین. درنگانی خەڵک بۆمانیان تەلیفۆنی کرد بۆ ماوتیان ئادەم بڵاو بۆتەوە. ئادەمی تەمەەن 8 ساڵان و گۆچانەکەی دەستی بوونە ڕەمزی خۆپیشاندانەکانی شاری هەولێر بۆ پشگیری و پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوای کوردستان. سلااوتان لێبێت ئەحمەد هەرکیم هاتوومەتە مالی ئادەم چیە ئەو مناڵە تەمەەن 8 ساڵانەی کە گرتەیەکی ڤیددیۆیی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بوو هەموو سوسیال میدیای تەنی ئەویش بم گۆچانەی دەستیەوە دەرکەوت کە ئاڵایەکی کوردستانیشی لەسەر شانی دانا بوو گرتە ڤیددیۆەکەی بڵاو بووە و کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا. ئێستا هاتوومەتە مالی ئەو دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خۆی و خانەوادەکەی بکەم بزانم چۆن بوو بڕیاریاندا بچنە نێو ئەم خۆپیشاندانە و کاتێک کە ڤیددیۆکەیان بڵاو بووە کاردانەوەیان چی بوو. سلااوتان لێ بێت ئەم کاتت باش لە ئادەمەوە دەست پێ دەکەم. ئادەم چۆنی گۆچانەکەت وەرگرەوە پێم بڵێ بزانم چۆن بوو چوویتە نێو خۆپیشاندانەکان بوو حەزت کرد بچیتە ئەوێ بەکێت گوت بدبات بۆ نێو خۆپیشاندان. بە باوکم وت وتی چی؟ وتم باوە من بە بۆ خۆپیشاندان. باش بۆچی حەزت دەکرد بچیتە نێو خۆپیشاندان؟ پشگیری لە ڕۆژاوا. پشگیری لە ڕۆژئاوا بکەیت؟ باشە لە نێو خۆپیشاندانە چیتەوت؟ یەکایەکە گەلی کوردێکە. باشە ئەینەتەوە دوو کودوو ئەکاتە چەند؟ یەک. ئافرین باشە پێم بڵێ کە ڤیددیۆکەت بڵاو بوویەوە جارێک پێم بڵێ بزانم ئاگادار بووی کە ڤیددیۆیان نەکردی؟ ئاگادار نەبوویت کە بڵاو بوویەوە هەستت بە چیە کرد؟ ئاوا بە نێو بانک بوویت لە نێو تیکتۆک لە نێو فەیسبووک و ڤیددیۆت بڵاو بوویەوە خەڵک چی پێوتی؟ من پێم خۆش بوو بەس خاڵکەکەش پێمیانەوەت چیان داگرتوونە ناو تیکتۆک. خوا اینجا دەستخۆشیان لێ کردی؟ باشە تۆش دڵت پێ خۆش بوو کە ئاوا بڵاو بوویەوە و وەکو گەنجێکی کورد وەکو کوڕێکی کورد چوویتە نێو خۆپیشاندان. پێم خۆش بوو. ماندوو نەبوویت لە نێو خۆپیشاندانەکە بە گۆچانەکەتەوە هاتوو چۆتە کرد و ئەمانە؟ نا لەبەر کورد ئەماندی نابم. لە بە کوردستان و کورد ماندوی نابیت. ئەی ئافرین پێم خۆشە ئاوا کورد پەروەری دەستت خۆش بێت چمە لای باوکی ئەمەوێ قسەی ئەویش وەرگرم. کاک چیە سڵاو لێ بێم کاتت باش. سڵاوت لێ بێت سەرەتا بە خێراتنتانەکەم ئەتان کێشایە بە خێر بێن سەر چاوم. زۆر سپاس دەکەم. پێم بڵێ بزانم چۆن بوو بڕیارتدا کاکە ئادەم ببیتە نێو خۆپیشاندانەکان وتت خۆی حەزیە کرد بیبیت؟ ئەڵی کاکە ئادەم خۆی پێش هەینی ئیمتیحان و شتی هەبوو ئیتر وتم جارێ ئیمتیحانت تەواو کە ئیتر هەینی ساردیش بوو دنیا وتی ئەبێ هەر بمبێ ئیتر منیش بردمە ئەوێ و برمە ناو خۆپیشاندانەکان. باشە لەوێش ئیتر ڕسمیان گرت بوو ئاگام لێ نەبوو دەستخۆشی لەو کوڕەشەکەی مسەورەت هەر یەکیش ناناسین. باشە پێم بڵێ بزانم کە بڵاو بوویەوە گرتە ڤیددیۆەکەی ئێوە هەستان بە چییە کرد کوڕەکەتان ئاوا لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان گرتە ڤیددیۆەکانی بە فراوانی بڵاو بوونەتەوە خەڵک دەستخۆشی لەیە کە بە ئاڵای کوردستانەوە بوو؟ دەستخۆشی لە خەڵکەکەین ئەمە شانازی بەم کوڕەومانەوەکەین بەم خۆی خاوەن پێداویستی تایبەتە و چوە بۆ پشگیری لە ڕۆژاوا و لەبەرەوەی غەدر لە مناڵی کوور دەکرێت ئێستا برسیانە سەرمایانە ئیتر ئەو شتانەی بینی بوو تێبێ ئەمەش پاڵپشتی لە کوردانی ڕۆژاوا بکەین. دەستخۆش اینجا باسی تۆزێک دۆخی ئادەمیشم بوو کە بزانم چۆن بە ڕۆداوای لێ هاتووە خودت بە زگماکە ئەوە بوو؟ ئادەم هەر بە زگماک هەروە بوو. باشە ئێستا تا چەند دڵخۆش بوو کە ڤیددیۆەکانی بینی پاشەوەی کە بڵاو بوونەوە؟ وڵای زۆر دڵی خۆش بوو بە ڤیددیۆەکانی ئەوانەی لە پەیج و بڵێ بڵاو بوونەوە هەستی خۆشی ئێستا. دەستت خۆش بخێر بێن سەر چاو. گفتوگۆ لەگەڵ دایکیشیەکەم بزانم خاتون سڵاو دێ بێم کاتت باش. سپاس دەکەم. پێم بڵێ بزانم هەستت چۆن بوو کوڕەکەت ئاوا لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان دەنگی دایەوە وەکو کورد پەروەرێک بووە ڕەمزی خۆپیشاندانەکان لە هەولێر؟ وەڵایی دڵمان زۆر پێی خۆش بوو دەستخۆشیش ئەوەکەینەوەی ئەو ڤیددیۆیەی بۆی کردبوو ئێمە ئاگامان لێ نەبوو تەبعاً ئەو ڕۆژی هەینی ڕۆیشت بوو لەگەڵ باوکی بۆ ناو پشگیریکردن بۆ ڕۆژئاوا اینجا لە دوورەوە ڤیددیۆیەکیان بۆ گردبوو بڵاویان کردبوو ئێمەش تقریبەن ئاگامان نەرێ نەبوو تا درنگانی خەڵک بۆمانیان تەلیفۆنی کرد بۆ ماوتیان ئادەم بڵاو بۆتەوە ئیتر ئەوش پێی خۆش بوو ئێمەش پێمان خۆش بوو. باشە کە بڵاو بوویەوە خەڵکێک پەیوەندی پێتانەوە کرد دەستخۆشی لێتان کردووە چیان پێوتون و لە کاتێکیشدا کە بینیان خاوەن پێداویستی تایبەتە پێم وابێ کاردانەوەی جیاوازتر و تۆزێک عەتفیشی تێکەوت خەڵک
هەبوو داوایە کرد کە ژمارە مۆبایلەکەیان پێیانکەن و قسەتان لەگەڵا بکەن. واللهی بەڕاستی خەڵک تەلفۆنی بۆمان کرد هەنێ نامەشیان نردبووم بەڵام بەڕاستی ئادەم یعنی زۆر ئێتیمامێکی نەبوو چونکە بەبوونی ئەوەی وەسعی پێداویستی تایبەتە و بە گۆچانێکەوە و بە چاوی کزەوە و ڕۆشتبوو ناو خۆپیشاندانەکان و طبعاً ئێمە شانازی پێکەین ئەوە ماندووبوون نییە بۆ ئەو چونکە ئەو پیشگیریەکە لە مناڵی ڕۆژ ئاوا بەڵام زۆر ئێتیمامێکی وە بەڕاستی نەبوو بەڕاستی چەند کەناڵێ بێ ینی ئێوە یەکەم کەس بوونەوە هاتان سەردانیتان کرد دەستان خۆش بێت زۆر زۆر سپاسدارەکەم. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان قسەی ئادەمی تەمەەن 8 ساڵان بوو لەگەڵ خانەوادەکەی باش ئەوەی گرتەیەکی ڤیددیویان لە نێو بازاڕی شاری هەولێر لە بەردەم قەڵای هەولێر بڵاو بوویەوە کە تێیدا دەردەکەوێت ئادەم بە گۆچانەکەی دەستیەوە ئالایکی کوردستانی خستۆتە سەرشانی و لە دوورەوە ڤیددیوی کراوە ئیتر ئەم ڤیددیوە زۆر بە فراوانی بڵاو بوویەوە لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان و وەکو ڕەمزێکی خۆپیشاندانەکان لە باشووری کوردستان بوو پاڵپشتی لە ڕۆژئاوای کوردستان ناسێنرا. ئەمڕۆ ئێمە وەکو پایتەخت میدیا وەکو یەکەم دەستگای میدیای سەردانمان کردن و لە نزیکەوە گفتوگۆمان لەگەڵیان کرد. خۆتان بینیتان کەوا خانەوادەیەکی کوردپەروەر بە جلوبەرگی کوردی و بە پەروەردەیەکی جوانەوە مناڵەکەیان سەرڕای ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە بەڵام هەستێکی وا کوردانیان لەلا دروست کردووە کە خۆی داوا بکات لە دایک و باوکی بیبەنە نێو خۆپیشاندانەکان. بۆیە زۆر جار ئەو قسانەی کە دەگوترێن ڕاست دەرناچن دەگوترا ئەمەی ئێستا هەیە جیلی ئایپادە هیچ هەستێکی نیشتیمان پەروەریان لەلانە بەڵام دەبینن بە خۆی و بە گۆچانەکەی دەستیەوە بووە ڕەمزی خۆپیشاندان بۆ پشگیری لە کوردانی ڕۆژئاوا.